بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باز لە کۆتا بابەتمانەکەین کە بابەتێکی هەستیارە ئەویش بودجەی ساڵانەی دەستگای تەبلیغاتی ئیسلامیە کە بە چەند قات زیاترە لە بودجەی بەهداشت و دەرمان. لە جەرگەی قەیران و گەماروی ئابووری و هەژاریدا لە ئێران کۆماری ئیسلامی بۆ ماوەی یەک ڕۆژ بودجەی دام و دەستگاکانی خوراافە و کۆنەپەرستی دوانەخستووە و دوان ناخات. ئەو هەزینانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ تەبلیغات لە ڕێگای سەدان ناوەندی مەزهەبی سەرفی دەکات بە چەند قات زیاترە لەوەی کە بۆ بێهداشت و دەوا و دەرمانی خەڵک لە بودجەی ساڵانەدا لە نەزەر گیراوە. بەشێک لەم بڕە پارەیە سەرفی پرۆژەکانی وەک دروستکردنی مزگەوتەکان و نوێژخانەکان، تەلاکاری زەریح و گونبەدەکان و مەقبەرەی ئیمامەکانی شیعە و نۆژەنکردنەوەی ئەم شوێنانە لە سووریا، عێراق، یەمەن و لوبنان و ئەو شوێنانەی دیکە کە بەهۆی شەڕەوە کاول بوون دەکات. کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدا ئەم پرۆژانە بڕێوە دەبات کە لە ئێران گەلێک لە پرۆژە خزمەتگوزاریە دەوڵەتیەکان نیوەکارە ڕاگیراون. بەم مەبلەغانەوە دەبێت بودجەی کەڵانی دام و دەستگای ڕێبەری و ناوەندە جۆرە و جۆرە کۆنەپەرستەکانی ڕۆحانیەت و حەوزەکانی بەناو عیلمیەش زیاد بکرێت. ئەو یارمەتیە ملیارد دۆلاریانەی بە سازمان و ڕەوتە ئیسلامیەکان لە وڵاتانی دیکەدا بۆ بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەت دەکرێن، خۆیان لیستی بودجەی جیاوازیان هەیە. خاڵی جێگای ئاماژە ئەوەیە کە بە لەبەرچاوگرتنی پێگاتەی گەندەڵی ئیداری کۆماری ئیسلامی و نەبوونی حیسابڕەسی و چاودێری بەسەر ئەم هەزینانەدا بەشێکی بەرچاو لەم پارەیە لەلایەن بەرپرسانی حکوومەتیەوە ئەدزرێت و بە شێوەیەکی دیکە بەهەدەر دەچێت. ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی شوێن و مەقبەرەی ئیمامەکان و پەرەدان بە فەرهەنگی کۆنەپەرستانە و پەرتوکاو دەکات کە لە ئێرانی ژێر حاکمیەتیدا 20 ملیۆن لە دانیشتوانی ئێران لە پەراوێزی شارەکاندا بەبێ ئەو بەرق و خزمەتگوزاری کۆمەڵایەتی دەژین. کرێکاران بۆ وەرگرتنی حقوقی 5 جار لە ژێر هێڵی هەژاریاندا دەبێ هەموو ڕۆژێک دەست بدەنە ناڕزایەتی و مانگرتن. بە ئیعترافی ناوەندەکانی ئاماری ڕژێم زیاتر لە 8 ملیۆن کەس لە خەڵک لە زومرەی خێڵی بێکارانی وڵاتن، کەچی ئامارە واقیعەکان زۆر لەوە زیاترە. لە ژێر حاکمیەتی ڕژێمی ئیسلامی سەرمایەداریدا لە فرۆشی و فرۆشتنی ئەندامانی جەستە بۆ تێرکردنی سکس بۆتە بابەتێکی باو لە دۆزەخێکدا کە کۆماری ئیسلامی بۆ منداڵانی دروست کردووە. زیاتر لە 7 ملیۆن منداڵ بە جێگای یاریکردن و پەروەردەکردنی جەستە و ڕۆحیان و بە جێگای ئامۆزش و خوێندنی زانست و زانیاری ڕۆژانە بۆ یارمەتیدانی بژێوی بنەماڵەکانیان لە شەقامی شارەکاندا خەریکی کارن و جەستە و دەرونیان دەتاوێتەوە. هەزاران کەس خواردنی ڕۆژانەیان لە سەتڵی زڤڵەکان دەردێنن. سەدان ملیۆن دۆلار کە ئەم ڕژێمە سەرفی پەرەدان بە دەستگاکانی بڵاوکردنەوەی فەرهەنگی جەهل و خورافەی دەکات، سەدان ملیارد دۆلار کە بۆ درێژەدان بە حکوومەتی نێکبەت و باری سەرفی بەڕێوەبردننی دام و دەستگا نظامی و ئەمنیەتەکانی دەکات بۆ سەرکوتکردنی خەڵک بە ئاسانی بەشی چارەسەرکردنی گرفتە کۆمەڵایەتیەکان و دابینبوونی ژیانێکی شایستەی ئینسان بۆ هەموو خەڵکی ئێران دەکات. بەرهەمی ئەم هەزینە سەرسوڕهێنەرە تا ئێستا هیچ شتێک نەبووە بێجێ لە پەرەدان بە ئەخلاق و فەرهەنگی گەنیوی مشەخۆری ناداهێنەرانە و کۆنە پەرستانە کە بۆتە هۆی پەرەسەندنی بێسنووری گەندەڵی و دزی لە نێوان کاربەدەستان و سەرجەم سیستەمی حکوومەتیدا. لەگەڵ ئەوەشدا هەوڵەکانی 46 ساڵی ڕژێمی ئیسلامی بە سەرفکردنی گشت ئەم پارە زۆرانەش نەیانتوانیوە کرێکاران و جەماوەری خەڵکی ئێران فریو بدات. سەرانی ڕژێم خۆشیان نەیشەرنەوە کە کۆمەڵگای ئێران لە دین ڕادەکات و لە ڕژێمی ئیسلامی بێزار بووە و بێزارە.